يا ربي خويا جام سپاس و ستایش ئەکەم بۆ هەموو ئەو نیعمەتانەی ڕژانتە بەسەرمدا. یا ربی خوای گیان سپاس دەکەم کە چاو پێبەخشیوە، کە دەستی پێبەخشیوم، کە قاچ پێبەخشیوە، کە زمانە پێبەخشیوم. خوای گیان وام لێ بکەی هەرگیز سەیری سەر و خۆم نەکەم، هەمیشە هەوڵ بدەم سەیری خوار خۆم بکەم بۆ ئەوی زیاتر نیعمەتەکانی تۆم بۆ دەرکەوێت، بۆ ئەوی زیاتر سپاسی تۆ بکەم. چونکە بەڕاستی ئەگەر سەیری سەر و خۆم بکەم بە دڵنیاییەوە ناتوانم وەکو پێویست سپاسی تۆ بکەم، بەڵام ئەگەر سەیری خوار خۆم بکەم ئەزانم چەندە نیعمەتە بەسەرا ڕژاندوم. خوایە گیان وام لێ بکەی تەنها لە دووشتا سەیری سەر و خۆم بکەم، لە ئیمان و لە عیلم و زانستە تەنها لە دووشتەیە وام لێ بکەی کە سەیری سەر و خۆم بکەم. خوایە گیان زۆر جا مرۆڤەکان بۆی کە سەیری سەر و خۆیانەکەن ناشکوری دەکەن، ناڕازین لە بەشی خۆیان. بۆیە خوایە گیان سوپاس دەکەم هەرگیز سەیری سەر و خۆم ناکەم تەنها بۆ عیلم و بۆ ئیمان نەبێت، باقی شتەکانی کە سەیری خوار خۆمەکەم، چونکە بە دڵنیاییەوە زۆر شتە بەمن بەخشیوە کە خاڵکانێکن ئەو شتانە پێ نەبەخشیون. خوایە گیان وام لێ بکەیت هەمیشە زیاتر سوپاسی تۆ بکەم لە سێ نیعمەتەکانت، وام لێ بکەیت لە خۆبایی نەبم، وام لێ بکەی خوایە گیان سەیری سەر و خۆم نەکەم بۆ ئەوەی کە تۆم لە نەڕەنجەی، بۆ ئەوی هەمیشە بە بەشی خۆم ڕازی بم، بۆ ئەوی هەمیشە قەناعەتم هەبێت. خوایە گیان وام لێ بکەیت بەندێ بم لەو بەندانەی کە بە بەشی خۆی ڕازیە و بە نیعمەتەکانی تۆ ڕازیە و قەدری نیعمەتەکانی تۆ دەزانێت. خوایە گیان جارێکە لێ دەپاڕێمەوە، وام لێ بکەی هەمیشە سەیری خوار و خۆم بکەم، سەیری سەر و خۆم نەکەم بۆ ئەی سەرگردان و سەر لە شێوان دەبم. تەنها لە دووشتا یارمەتیم بدەی بۆی سەیری سەر و خۆم بکەم، ئەویش زانست و ئیمانە. بەو زانست و ئیمانەش وام لێ بکەی خزمەتی خەڵکی پێ بکەم و خەڵکی بەهۆی منەوە سود وەرگرن. ئامین یا رب العالمین. سپاس و ستایش بۆ نیعمەتەکانت. لە بەڕێستا پرسەم تا چەند هەوڵت داوە سەیری خوار خۆت بکەی، سەیری سەر و خۆت نەکەیت لە هەموو شتەکانی ژیانە؟ وڵا حتمما لە زۆر شت دایما ئینسان سەیر خوای خۆرکە قەت سەیری ژووری خۆی نەکە وەنیە. بە بڕای تۆ حیکمەتی ئەمە چییە؟ و لە ئیسلامی ژاهاتوەڵێ سەیری خوار و خۆت کە سەیری سەر و خۆت مەکە، تۆ چی لەمە گەشتووی؟ حیکمەتی ئەمە چییە؟ وڵی بڵێم چی حیکمەتی تۆ ئینسان ئەگەر ئەڵێ مەسلەیە کوردیەوە قسەی کوردەواری پێشوش دەستورە وەنیە، ئەڵێ پێت بەقەدەر بەڕەکەی خۆدڕاشین وایە بەرزە ڕوێنێ. باشە پێدوانی ئەو کەسانەی کە دایم سەر و خۆیانەکەن دایم لە ڕووی نەفسیەوە زۆر نامرتاحن؟ طبعا مرتاح نین بەڵێ. لە دوو شتا گرنگە بڕۆ سەیری سەر و خۆی کە ئەویش لە عیلم و لە ئیمانە. بالفعل ئەو دوانە زۆر گرنگە، هەم علم هەم ئیمان. تا چەند هەوڵت داوە لە ژیان تا سەیری خوار خۆت بکەیت، سەیری سەر و خۆت نەکەیت؟ زۆر دایم سەیری خواری خۆم مەکەم. بۆچی؟ لەبەروی سەرکەوتووم لە ژیان، چکە زۆر لێمە خواردتر هەیە، زۆر هەژار هەیە، زۆر داماوەیە، نەخۆش هەیە. بەڕاستی ئەبێ سەیری خوار خۆم بکەم. ماشەڵڵا جەنابەت چاو ساخە، دەست ساخە، قاچ ساخە بە پیاتی و بازار بە نمونە. دنیای من ئێستا هەموو سەرۆتی ئەمەی تۆی نییە زانی؟ بەتەئکید دەوە عنی دایم لەبەر چاومە. تۆ دایم مرۆڤەکە سەیری سەر و خۆی کات بێقەناعەتیشە بێ؟ بەتەئکید قەت سەیری سەر خۆم ناکەم. لە ئیسلامی شاتووە ئەڵێ تەنها بۆ دوو شت سەیری سەر و خۆت بکە، بۆ ئیمان بۆ عیلم و زانست. لەوەیە هەیە یەکێ لە من زیاتر ئیمانی بە قووەت بیان، نوێژ و تاعەتی زیاتر بێت، تەموو هەم لەوەیە هەیە. بە قوربان مەڕێز سپاسم. سڵاو خۆشەویستانم، خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئەسمانی پەیامەوە دەبین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆژ لە نێو شاری سلێمانی لەگەڵ هاوکاری کامێرەمانم کۆسار پەیوەند پەیامێکی دیکە هەوڵاتیان بۆ ئێوەی بەڕێز دەگوازینەوە بە ئومێدی پەیامی ئەم جارشمان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و پاشان سوودی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین تا چەند هەوڵت داوە سەیری خوار و خۆت بکەیت، سەیری سەر و خۆت نەکەیت. زۆر جا مرۆڤەکان بەهۆی ئەوەی کە بیر لەوە دەکەنەوە بۆچی فڵان کەس بینایەکی چەند قاتی هەیە بۆ من نیمە، من چی لەو کەمترە، من لەو قسە زانترم، من لەو جوانترم، من لەو باڵا بەرزترم، من شادەم لەو بەرزترە.
من تاوان ناکەم ئەو تاوان ئەکات زۆر جار مرۆڤەکان بەهۆی ئەمەوە کە خطوڕێکی شەیتانیە دەژێت ناو دڵیانەوە تووشی گوناح و تاوانە من زۆر تووشی ناشکریکردن من زۆر تووشێون کە قەناعەتیان بۆ بەشەنە بگە خۆی گەورە پێداون مرۆڤ ئەگەر هەمیشە سەیری خۆی بکات کۆمەڵێک کەسەیە کە لە خوار خۆیان ئەو نیعمەتانەی کام هەیەی بە دنیاییەوە خەڵکی خوارم هەیە بەنمونە من ێستا دەست و قاچم هەیە چاوم هەیە دەم هەیە زمانم هەیە ئەتوانم قسەی پێ بکەم ئەتوانم لەم بەرنامەوە خزمەتی خەڵکی بکەم بەڵام کەسانێکان ڕەنگە دەستی نەبێت زمانی نەبێت چاوی نەبێت ڕەنگە کەسانێک ویسە لە جێگەیە کەوت بێت تا مەزرۆی ئەوە بێت کە یەک جار بێتە بازاڕ و یەک پیاسە بەناو بازاڕە بکات بۆیە هەمیشە مرۆڤ هەوڵ بدات سەیری خواری خۆی کات سەیری سەر و خۆی نەکات لە ئیسلامی شەهادووە تەنها لە دوو شتا گرنگە مرۆڤ سەیری سەر و خۆی کات ئەویش ئیمان زائیدەن زانست ئەم دوو شتا بۆ ئەوەیە کە مرۆڤ هەمیشە هەوڵ بدات لە خەڵکانی تر باشتر بێت لۆپایی بەرزتر بێت بۆی لە ڕێگەی ئیمان و لە ڕێگەی زانستەوە خزمەتی کۆمەڵگەی مرۆڤایەتی پێ بکات ئێمە لەگەڵ هاوڵاتیان ئەم پەیامان ئازیز خۆشەویست دەگوازینەوە با بزانین هاوڵاتیان سەبارەت بە بەتاڕە بە چۆنان چیە فەرموو بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین تا چەند هەوڵت داوە سەیری خوار و خۆت بکەیت سەیری سەر و خۆر نەکەیت ئەڵێ پێت بەقەدەر بەڕێکەی خۆدڕاشین وایە بەرزە ڕوێنێ یاسای هەنێک کەس ئەگەر پێ بگەی بە ئامانجە بێ سێری خوار و خۆتکەینەوە سەر مرۆڤ دەبێ هەوڵی دووشت بداتن بەڕاستی یەکیان کەسایەتی خۆی دوێمیشیان زانست کەسایەتێکە حتمێ پەیوەندە بە دینەوە زانستەکەشەوە خۆ دەزان هەمووش پەیوەندە بە دینەوە هەم بە ژیانیشەوە لەشی ساق چۆن ئەڵەم پاشایی دنیا وێڵێ لە بێپێڵاویە ترسامێکێکم دی قاچی نەبوو هەموو کات بۆ هەموو شتێک سوات خی گەورە بکەیت ئەوەی کە هەتا لەسەری شکر بێت بۆ ئەوەی خی گەورە بەردەوام زیاتر و زیاتر پێ ببەخشێ ئەوە یاسای هەنێکە یاسای یاسای هەنێک کەس ئەگەر پێ بگەی بە ئامانجە بێ سێری خوار و خۆتکەینەوە سەر ئەو مرۆڤانەی کە دایم هەوڵەدەن سەیری سەر و خۆیان کەن دایم بیر لەواکەن و بۆ من ناگەمە ئاستی ئەو پێدوانیە زۆر جار مێشکی جەنجاڵە بێت بە جۆرێکە خۆشی لە ژیان نەبینێ حاڵە شتێکی مەحاڵە ئەوە ئینسانە ڕوخێنێ هەرگیز ناگات ئامانج تۆ ئەگەر ئێستا بەنمونە بە ڕێزی وەرگرم ماشەڵڵا جستێکی ساخ و لە شولارێکی ساق بە پێ بینیم هاتی سەرەوە بەڵام کەسانێکگە ڕەنگە ئێستا لە جێگا کەوتبێتن تا مەزرۆی ئەو بنۆ تۆ بێنە بازاڕ پیاسەیەکەن ئایا تۆ لە خەڵکی تر باشترنی لە ئێستەیە بە تاکید زۆر زۆریش باش بە تاکید بڵێن قەناعەت زۆر مهمە بۆ مرۆڤ وڵا ئەوە گرێوی ژیانە ئەگەر قەناعەتە هەبێ بە ئامانجەکەی سەرەکەویت یعنی قەت سێری سەر و خۆت نەکەی سێری خوار و خۆتکەی ئیسلامی شاتوەڵێ لە دوو شتا سەیری سەر و خۆتکە لە ئیمان زائیدەن زانست باش ئەم دوو شتە زۆر گرنگە تۆ ئەگەر هەوڵی زانست بێ بۆ من ئەگەر جەنابە پزیشکێبی هەوڵی لە پزیشکی هاوڕێی باشتری لەمە شتێکی چاکە لەمانەوە بێگومان لەبەرەوەی سوودی هەیە دەوروبەر بە تاکید چەند هەوڵت داوە لە ژیانتدا سەیری خوار خۆتکەی سەیری سەر و خۆت نەکەی ئەوە ڕاستی بێەوە مۆزوع دوور و درێژە ئەگەر بێت و باسی بکەین بەڵام بڵێ مرۆڤ چۆن بتوانێتن خۆی دروستکە لە ناو کۆمەلگایە سەرتا دروستکردنی کۆمەلگا هەر لەوە دەبێتن ئەبێ بتوانێتن خۆی بدۆزێتەوە دۆزینەوەش دەبێت لە سەرتاوە دەست پێ بکە دەستپێسکردنی سەرەتاکەش حتمیە هەر دەبێت لە خوارەوەی خۆت بێتن سەیری خۆوەڕێی خۆتکەی زە بتوانی کەسێکی کامل و دروست دەربچیت کەسانێکمان هەند دایم چاوێن لە ئیشوکاری خەڵکانی ترە بە نمونە ئۆتۆمبیلێکی زۆر جوان نەبینێت لە باشە ئۆتۆمبیلەکەی من کۆنا یان پێم نییە ئەو بۆ پێتی مۆ پێم نەبێت هەموو شتە شانس و ناوچاوە گرۆ بەختی هەیە بۆیە ئەوەی هەیە من بەختم بۆیە منیش ئەم بوو پێدوانی ئەم جۆرە بیرکردنەوە وا لە مرۆڤەکات تەنها لە ئاخیرە سەر ئێشە و کۆمەڵی فشاری دەرونی زیاتر هیچیکەی بۆ نامێنێتەوە حتمی هەروە بێتن چگەڵ پێ وتە کەسێکی ئەنانی کەسی ئەنانیش دای من دەرونی نەخۆشە کەسی نەخۆشیش خۆ دەزانی چارەنووسی چییە لە ئیسلام داهاتوەڵە تەنها لە دوو شتا سەیری سەر و خۆتکە لە ئیمان زائیدەن لە زانستە ئەم دوو شتە توانیت سوود بە خۆت بگەین و سوودیش بە کۆمەلگا بگەێنیت لەم دوو شتە ڕێگە پێدراوە سەیری سەر و خۆتکە بەڵام باقی شتەکانیدا دەڵێ سەیری خوار و خۆتکە چکم بەڕێزی ئێستا کە قسەوم نەکەی زمانێکی پەرەوە ماشەڵڵا بەڵام هەیە ئێستا ڕەنگە تامەزرەی ئەوە بێت کە دوو دێڕ بڵێت ناخی دڵی خۆی بۆ کە ساڵڕێژ بەڵام زمانی نییە قسە بکە ئەمە گەورەترین نیعمەت نییە بۆ تۆ کە پێدەخشاوە لە کاتێک کە تۆی سەر لە خەڵکی تر زیاتریت حتمیە چکە مرۆڤ دەبێ هەوڵی دووشت بداتن بەڕاستی یەکیان کەسایەتی خۆی دوێمیشیان زانست کەسایەتێکە حتمێ پەیوەندە بە دینەوە زانستەکەشەوە خۆ دەزان هەمووش پەیوەندە بە دینەوە هەم بە ژیانیشەوە قەناعەت زۆر گرنگە بۆ ئینسان قەناعەت گرینگە بەڵام بۆ هەموو شتێک قەناعەت شتێک نییە یعنی ئێستا بۆ دین و بۆ زانستەکە بەڵێ بۆ تمۆحی زیاتر زیاتر بێ حتمیە بێ زیاتر بێ شتەکانی کە بەش
بۆ شتەکان تر بەڵێ بێ قەنەعەتت بێتن چکەگە تو قەنەعەت نەبێ ناتوانانی دروست بی ناتوانانی بژێی خودی دروستبوونی مرۆڤ وایە هەیە ئێستا لە ماڵەوە لە جیا کەوتووە تا مەزرۆی ئەوەیە کوتۆ بێتە بازار پیاسەیە بکە بەڵام ناتوانێت ئایا ئەمە باشترین سەرۆتماڵ نییە بۆ تۆ ئێستا لە زۆر کەسی تر زیاتر نیت با بێگومان بەڵێ وایە بتەکید لە شی ساق چۆن ئەڵەم پاشایی دنیا ئەم جۆرە قەنەعەتە ئەمە وامان فێرەکە کە ئێمە سەیر و خوار خۆمەکە ئەم جۆرە قەنەعەتە پێدوانێمان لێەکە کە لە ڕووی دەرونی ئاسوودەبی بێگومان لە ڕووی دەرونی شۆ ئاسوودابی ئەگەر تۆ بەردەوام سەیری سەر و خۆت پێ ئەوە قەت ناگێتە ئەوەی بڵین هەندێک کەس لە ڕووی مادیەوە بێت لە ڕووی چۆنەڵی جەستەیەوە بێت تۆ کە نەخۆش بووی سەیری سەر و خۆت بکەی ساخ یەکێکی ساغە بینیت چۆنەڵی لە ڕووی دەرونی مرتاح نابیت بەڵام زۆر جار دەبینی کەسانێکن بە نمونە بە تایبەتی بۆ نمونە خانمان بە نمونە ئەڵێ کە ئافرەتێکە بینیە شووی کرۆ بە کوڕێک بۆ نمونە دەوڵەمەە بۆ نە شارەدەمە پلۆپایەکی هەیە بە نمونە ئەڵێ من شانس و ناوچاوم نییە منی ژەگە شانس و ناوچاو بەختم بە ئەو بەختم باشە بوو بەڵام ئەگەر ڕەنگە سەیری ئەم کەیت ئەمەی کە بۆ نمونە لەوانەیە مێردێکی زۆر لەم خراپتری هەبێ لەوانەیە ژیانی زۆر لەم ناخۆشتر بێت زۆر لەم نەبووتر بێت هەموو ئەم نمونانە قەنەعەت پێکردنی خودی خۆت پێدوانیە وا ئەکا لە مرۆڤ کە ئاسوودە بێ بەڵێ بێگومان خۆشبەختی شەرتنەک لە ڕووی مادی ئەو کەسە چۆن بێت لەوانەیە ئەو کەسەکە تۆ زەواجی لەگەڵەکەی لە ڕووی مادیەوە هیچ چۆنەڵم مادیەکی وای نەبێ بەڵام گرنگەوەی تۆ خۆشبەخت بی لەگەڵ لە ژیانە قەنەعەت زۆر گرنگە بۆ مرۆڤ بەڵێ بەتەکید وەڵای من هەمیشە سەیری خواری خۆم کردووە هیچ کاتێک سەری خۆم نەکردووە بە دڵنیاییەوە چکە تۆ ئەگە سەیری خواری خۆتکەی ژیانێکی خۆشتر بەسەرە بێی بەڵام ئەگەی سەیری سەر و خۆ بکەی داکی ژیانە لێ شەوێ کەواتەمە قەنەعەتە باڵێ بەتەکید قەنەعەتە زۆر جار بە نمونە کەسێکە بینێ ئاوەستەرێک بەرزەکاتەوە سەیری بینایەکە کاڵە باش ئەم هەموو بینایی فڵان کەسە بۆ هی من نییە پێدوانی ئەم جۆرە بیرکردنەوانە وا لە مرۆڤەکات کە لە ناخەوەنە ئاسوودە بێ زۆر بەتاکیدی عین تۆ گەر تۆ سەیری ئەوە بکەی کە کەسێک لە تۆ خۆشترێژی تۆ ئەو ژیانی کە خۆت هەتا ناتوانانی بۆ شێوەی کە خۆت قەنەعەتی پێیتی بژیت بەڕێی من باشتر وایە ئەوەی کە خوا پێیاوی هەر بەو شێوە بژیت و چاو لە ڕزقی خەڵک نەکەی بەڕاستی دەزانین لە دینی شەهاتوو ئەڵێ لە دوو شتا سەیری سەر و خۆتکە لە ئیمان لە زانست ئەم دوو شتەش بۆ چییە بۆ خزمەتی کۆمەڵگایە کە تۆ زانستە هەبوو ئیمانێکی باشە وە دڵنیا کۆمەڵگای پێچاکەیت ئەم دوو شتەش بناغی کۆمەلگان بۆی پیان چاکەیت تەنها لەم دوو شتەیە ڕێگە پێدراوە باقی شتەکان ئەڵێ سەر و خواری خۆت بەڵێ بەتاکید وایە منش تەواو بە قەنەعەت من بۆ شێوەیە کە دین ئاماژەی پێ کردووە ئێستا ماشەڵڵا جەناب دوو قاچی ساخ هەیە بینی میداوە چوتە سەرەوە بەڵام هەیە لە ماڵەوە ئێستا لە جێیا کەوتووە قاچەکانی لێش کەوتووە تا مەزرۆی بێتە بازار پیاسەیەکات ئایا تۆ لە زۆر باشتر نیە ئێستا بەتاکید بە دڵنیاییەوە ئەبێ ئێمە سەیری ئەوە بکەین کە خی گەورە دوو قاچی پیاوم ئەتوانم پێی بزۆڵم سەیری کەسێک تێکی دەردی جەنابێ ئاماژە پێ کرد لە ماڵەوە کەوتەوە ناتوانەیە بێ من قەدری ئەوە بزانم کە دوو قاچم هەیە نەک بڵێم وڵایی باشە بۆ سیارەیەکم نێ پێی بسۆڕێن دڵنیاییەوە قسەی تۆ زۆر تەواو بێ ئینسان قەنەعەتی بەوە هەبێ کە خوا پێی بەخشێت ئینسان حەقی خۆیەتی کە سەری سەر و خۆی کە لەبار و گوزەرانێکی باشا بژی ئێمە باز لە هەوڵدان ناکەین هەوڵدان هەموو کەسە بێ هەوڵبات هیچ کەس نابێت ڕابوەستێت ئەوەی کە ڕادەوەستێ ڕەنگە تەنها بێگیانەکان بن ئەوەی کە زیندوو بێت تەنها درەختێکیش لە گەشە و لە باڵادایە بەڵام باز لەوە دەکەین زۆر جا مرۆڤەکان کە سەیری سەر و خۆیەگات ناگە بە ئاستی ئەو ئەمە لە ڕووی دەرونیوە گری دەرونی لەسەر دروستەکات ناهێڵێت چێژ لە ژیان ببینێت بۆیە زۆر جا تۆ بە جەنابە ئێستا وەستاوی لە بەردەم ماشەڵڵا قاچی ساخە کەسێکی لە ماڵ و ئێستا قاچی نییە تا مەزرۆی ئەو کوتەوە پێوە بەستە لە بەردەم منە ئایا ئەمە خۆی بۆ خۆی تاموچێش بە ژیان نابەخشێت کە تۆ سەیری خوار و خۆتکەی لە ڕوویەکەوە قسەیەکێ لە سەرەوەی جەنابێڵێ لە بێ پێڵاویە ترسامەیەکێکم دی قاچی نەبوو ئەمە بۆ ئەوەیە کە ئینسان قەناعەتی بە زۆر شت هەبێ لە ژیانە کە لەوانەیە لە سروشت یا خوا پێی نەبەخشی بێ بە نیسبەت کەسێکی ترەوە منیش ئەمە بوو ئەوە ڕاستە بەڵام ئەگەر مەبەستە ئەوە بێ کە ئینسان ڕازی بێ بە هەموو شتێک ڕازی بێ بە هەموو شتێک وەکو پێداویستیەکانی ژیان کە هەیە لە پتر پێداویستە سەرەکیەکانی ژیانی نەبێ هەر ڕازی بێ ئەوە جۆرێکە لە تەسلیم بوون و هەوڵ نەدان بۆ ژیانێکی باشتر جناب باسەکە بۆن وەکو مەسەلەوەکو زوڵمێکە لێ ئەکرێت ئەمە ناڵێن زوڵم قبوڵکە زوڵم نابێ قبوڵکرێت نەمونە ئامنیش مەبەستم وێ نابێ زوڵم قبوڵکە یا بە هەموو شتێ ڕازی بی چونکە هەندێک جار لەم کۆمەڵی ئێمەیان کە بینیت خەڵکانی کەن های لایڤەژین بە شێوەیەکی ناڕەواژەژین خەڵکانێکی شەیە بەداخەوە هەر زۆر خراپەژین بار و گوزەرانیان
ئەما گەر تەسلیمی ئەو واقعابی هەرگیز گۆڕانکاری لە کۆمەڵا ڕوونایە چونکە ئەمە شتێکە لە خواوە ماوەتەوە بۆ مردم بەڵام ئەمە لە مەسەلەی تەبەقیایە چینایەتیە چینێک بۆ بەرزە و چینێک بۆ نزمە و چینێک بۆ هەژارەژی پێویستە هەوڵ و تەقڵا بدرێ بۆی چینێک نەچەوسێتەوە و هەرگیز بە داماوی بە زەلیلی نەمێنێتەوە چونکە هەندێک تەسلیم بوون بۆ واقعا خەتەرە خەتەرەکەی وەیە هەمیشە ئەو جیاوازی چینایەتی کە ئەمێنێتەوە کۆمەڵێک کەس هەمیشە زەلیلین کۆمەڵێک کەس هەمیشە ورگ دڕا و ژیانێکی شانە بەنەسەر لە ژیان تا سەیری خوارد خۆتکەی سەیری سەر و خۆت نەکەی دایم هەسەی خوا خۆمەکەم قەت سەی سەرەوە ناکەم لەبەرەوەی بە حیاتی پێی ناگەی ئەگەر بتەوێت سەری بەسەرەوە بگەی بە سەری خوارەوە بکەی ئەم قەناعەتەوە لێکە کە خۆش بژی وایە طبعا مرتاحی لە ژیانتان مرتاحە بیت لەبەرەوەی سەری خوار خۆ دەکەی تۆ لە سەی سەر شەواقی تۆ تەقریبی خۆ لە وەسەتێک هابینیتەوە لە ئیسلامە هاتوو ئەڵێ بۆ دووشت سەیری سەر و خۆتکە بۆ زانست بۆ ئیمان ئەم دوو شتەش خزمەتی کۆمەڵگەی پێەکەی باقی شتەکان کە سەیری سەر و خۆت مەکە سەیری خوارد و خۆتکە ئەلبەتە بۆی بینەرە بۆیان ڕوبێتێمە بەشمانەوە نییە کە تۆ دانێکی دەسەوسان بێت هەوڵی خۆت بە لە ژیانە هەوڵیەوە بە دەوڵەمەند بی هەوڵیەوە بۆ نمونە ژیانێکی خۆش دابینکەی بەڵام بەڵێ بەوەستەکەی من ئەوەیە ئەوەی کە پێ دراوە قەناعەتە پێی هەبێت بۆ نمونە جەنابەت دوو قاچی ساخە ماشەڵڵا هەیە لە بەردەما هەیە قاچی نییە هەیە دەستی نییە هەیە زمانی نەقسەی پێ بکات بۆی ئەڵام هەمیشە لە خوار تۆ کەسێکی تر هەیە بەڵێ بخۆی ئەو شتانە بەسەرم بۆ عیلم بێ و بۆ شتێکی باشە بێ سەی سەری شۆ بکەی احتیاجیە بەڵام بووکو مادە وەکو ماڵی دنیا قەسەی سەرەوە مەکە لەبەرەوەی خوا چی دەچار نووسیبێتی هەر ئەوەیە بۆ ئەوەی بینەرانی بەڕێز و خۆشەویست لایان ڕوون بێتەوە کە مەبەست و نیەتی ئێمە چییە لە خستنەڕووی ئەم بابەتە کە دەڵێن سەیری خوار و خۆت کە سەیری سەر و خۆت مەکە لە دوو شتانە بێت ئەوش ئیمان و زانستە مەبەستی ئەمەوە نییە خەڵک دانیشێت و زوڵم قوبوڵ کات بەڵێ ئەمە واقعە و ئەمری واقعە و ئەبێ ئەم زوڵمە قوبوڵ بکەین ئەو وا ئەژوو منیش ئەبێ ئاوا بژیم مەبەستی ئێمە ئەوە نییە کە تۆ لە ماڵە دانیشیت کار و کاسبینێکی ماڵە منداڵەکەت و محتاج بن مەبەستی ئێمە ئەوە نییە کە تۆ کەسێبی دەسەسان بیت و کۆڵ بدەی لە هەموو شتەکانی ژیانت بەڵکو ئێمە بیر لەوە دەکەینەوە ئێستا من کە لێرە ڕاوەستاوم دوو قاچی ساخم هەیە قاچی نییە هەیە زمانی نییە هەیە دەستی نییە ئەمە واد لێ ئەکات کە تۆ سەیری خوار و خۆت بکەیت و سوپاسی نعمەتەکانی خوای گەورە بکەیت چکم هەموو کەسێک هەموو شتێکی نییە هەموو کەسێکیش بێبەش نییە لە نعمەتەکان بۆیە مرۆڤ هەمیشە وا ڕەفتار کات سەیری خوار و خۆی بکات بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە ئاسوودە بێت لە ڕووی دەروونەوە ژیانێکی خۆشی هەبێت بۆی نەئارام نەبێت چکم زۆر جا مرۆڤەکان کە سەیری سەر و خۆیان نەگەن و پێی ناگەن بە دڵنیاییەوە مێشکان مەشغوڵە بێت تووشی گرفتی دەرونی و تووشی نەخۆشیەکانی مێشکە بن دوجار هەر خۆیان زەرمەند دەبن ئێمە زیاتر بەردەوام دەبین زانین هاوڵاتیان سەبارەت بابەتە ڕابۆچوونیان چییە و وێ بەڕێز لەگەڵمان نابن پەیامەکان دەگوازینەوە فەرموو تا چەند هەوڵت داوە سەیری خوار و خۆت بکەیت سەیری سەر و خۆت نەکەیت ئەڵێ پێت بەقەدەر بەڕێکەی خۆدراشین وایە بەرزە ڕوێنێ یاسای هەنێ کەس ئەگەر تێ بگەی بە ئامانجە بێ سێری خوار و خۆتکەینەوە سەر مرۆڤ دەبێ هەوڵی دووشت بداتن بەڕاستی یەکیان کەسایەتی خۆی دوێمیشیان زانست کەسایەتێکە حتمێ پەیوەندە بەدینەوە زانستەکە زۆر خۆ دەزان هەمووش پەیوەندە بەدینەوە هەم بە ژیانیشەوە لەشی ساخت چۆن ئەڵەم پاشایی دنیا دەڵێ لە بێپێڵاویە ترسامەیەکێکم دی قاچی نەبوو هەموو کات بۆ هەموو شتێک سوپاسی خوای گەورە بکەیت ئەوەی کە هەتا لەسەری شکر بێت بۆ ئەوەی خوای گەورە بەردەوام زیاتر و زیاتر پێ ببەخشێ چەند هەوڵت داوە لە ژیانەدا سەیری خوار و خۆت بکەیت سەیری سەر و خۆت نەکەیت هەموو کات بەردەوام هیچ کات سەیری سەر و خۆم نەکردو توێ لە ژیانە هەر کاتێ بچەوێ گەر تۆ بەردەوام تۆ کەسێکی ئەوەی کە هەیت تۆ بەردەوام چاوت لە سەر و خۆتەوە بێ بڵێ کەسی سەر و من هیچ کاتێ بە هیچ شتێک ناگەی هیچیشت نابێ بە هیچ کەواتە ئەم قەناعەتە واو لێکە کە دڵە بە ژیان خۆش بێت کە چێژی لە ژیان بینی وایە ئەوەی کە هەتا ئەبێ پێشکور بێ ئێستا ئەو زمانی کە جەنابە قسەی پێیەکەی بۆ من لەوانەیە کەسی وە هەبێت تا مەزرۆ بێت دوو دیار دەرەدڵی خۆی بکە لای کەسێت پامێ بگەێنێت بەڵام خوا زمانی پێ نەبەخشیوە ئایا کە تۆ بیر لەمە بکەیتەوە کە بڵێ خوا ئەمەی بە من بەخشیەوە بە کەسێکی دی نەبەخشیوە ئەمە گەورەترین نیعمەت نییە بۆ تۆ ئەمە بیل ئەمەوە ناگەێنە کە تۆ لە خوار تۆ خەڵکی تریشەیە وایە ئەبێ هەموو کات بۆ هەموو شتێک سوپاسی خوای گەورە بکەیت ئەوەی کە هەتا لەسەری شکر بێ بۆ ئەوەی خوای گەورە بەردەوام زیاتر و زیاتر پێ ببەخشێ زەی لە ئیسلامی شاهەتووەڵە تەنها بۆ دووشت سەیری سەر و خۆت کە ئەویش ئیمان و زانستە ئەم دوو شتەش خزمەتی کۆمەڵگەی پێکرێت ئەوانی کاڵێ سەیر و خوار و خۆت کرد تا ڕاستە یعنی تەنها بۆ دووشتە ئەویش تەنها پێ بگەی
بۆی کە تۆ تا لە زانیاری زیاتر بێ لە زانستە لەمانە سەری سەر و خۆت بکەی زۆر زۆر باشە چکە هەموو کاتەکەی تا بەرزترین بەس نەک وەکو بەخیلیەک یان شتێک بە کەسێک بڵێ فڵان کەس ئەوەی کە تۆش هەوڵ بە تاوەکو ئەوکو ئەو بیت. تا چەند هەوڵت داوە لە ژیانەدا سەیری خوار و خۆت بکەیت سەیری سەر و خۆت نەکەیت؟ وڵاهی دایمە من نۆرمال بوو هەرە وەڵا چکە بە نۆرمالی جوانی ئەگەر زۆر سەیری سەرەوە بکەی لو تێشکێ ئەو قەناعەتی منە. باشە کەسانێکە بینیت دایم لە جەنگە لەگەڵ خۆیان ئەڵێ فڵان کەس ئەوەی بۆ هەیە من بۆ نیمە لەوانەیە ئەو چارەنووسی ئەوە بێت. باشە پێدوانی ئەم جۆرە کەسانە کەوا بیرەکەنەوە لەوانەیە لە ڕووی دەرونیەوە زۆر نامڕتاحبن لە ڕووی نەفسیەوە هەر ساقتنەوەوانە زامنەوە لە مەسوولەکان نایبینم لە خەڵکی عادیان نایبینم بەداخەوە چۆن مەسوولەکان هەتا هەیان بێ هەبێ حەلێ بۆ سەری سەرەوە بڕوانن بەڵام لامان گایشان نەسومانە شخصیەتیان نییە لای من دیارە لە خوار من ژای نەشتە. قەناعەت گرنگە بۆ ئەوەی مرۆڤ کەس قەناعەتی بۆ بەشی خۆی هەبوو ئاسوودەژە بێزانی هاوڕێ یانگە قەناعەتە نەبێ ناژیت لای من چووکترین شت قەناعەتم پێێتی ئەمڕۆ دینارێکم پێ بەقەوە دینارە قساکەم بەقەرە و دینارە ژەڕۆم ئەمە قەناعەتی و سەرکەوتوشم تەجروبەم هەیە. جەنابەت تا چەند هەوڵت داوە سەیری خوار و خۆت بکەیت سەیری سەر و خۆت نەکەیت؟ وەڵای هەڵبەتە هەوڵم داوە و کردوشمە بەڵام تەبیعەتی ئینسان وایە دایمە بە دوای شتێکە گەڕێک کە دەستی نەکەوێت بەڵێ تەماحێکی هەیە کە بۆی نێتە دی. ئێمە ئەڵبەتە بۆی ڕوون بێتەوە بازەوە ناکەین خەڵک بۆستێت بە نمونە جەنابێت بڕۆ هەوڵ بە بە خاوەنی 1 ملیارد دلار هەوڵ بە نمونە ژیانێکی خۆش بە خۆت و ماڵماڵ دابین کە هەوڵ بە خاونی جوانە هەبێت سیاری جوانە هەبێت ئێمە باز لەمە ناکەی ئیسلامیش باز لەمەکڵێ بڕۆ هەوڵ بە بەڵام ئەوەی کە پێێتە قەناعەتە پێی هەبێت سەیری خواری خۆتی پێ بڵێ ئەها من بۆ نمونە خاونەکی بچووکم هەیە هەیە کرێ چیە چەند ساڵە ڕاستە خۆی قەناعەت زۆر مهمە بۆ ئینسان و قەناعەتی ئینسانیش بەڕاستی بە پارە پڕ نابێتەوە قەناعەت کەنزێکە لە دڵتایە بەڕاستی ئەوەش بەهرەیەکە کە خوا داتێ و دڵنیابە لە هەموو ئینسانێکە ئەو قەناعەتە نییە. ئەوانەی کە ئاوا ڕەفتارەکەن سەیری خوار و خۆیان ئەکەن و سەری سەر و خۆیان ناکەن پێدوانیان لە ڕووی دەروونەوە زۆر ئاسوودەن. بێگومان ئەو کەسەی کە ژیان وەکو خۆی ئەبینێ زۆر ئاسوودەیە یعنی سەیری خوار خۆیەکە مەسەرەن تۆ ئینسانێکی کامەڵی لە هیچ کەم نییە دوو چاوە هەیە ئینسانێکی خوای گەورە بە ساخی دروستی کردووی پێویستە قەدری ئەمە بزانی ینی هەیە وانە هەیە مەسەرەن ئەو شتانی کە تۆ هەتە نیەتی بەدەر لە پارە مەسەرشی جەسەدی حەز ناکەم ئەوە بڵم بەڵام خوای گەورەوە دروستی کردووە ئەوە بڵێ چی مەسەرەن کەواتە قەناعەت باشترین شتە بۆ ئینسان کە بتوانێت بژی پێی نەک پارە چکە پارە قەناعەت دروست ناکە قەناعەت شتێکە بەهرەیەکە بێت تێتابێ و بەڕای من ئاسوودەی حیاتی ئینسانیش لە قەناعەتە ئەوە باشترین شتە. تا چەند هەوڵت داوە لە ژیاندا سەیری خوار و خۆت کەی سەیری سەر و خۆت نەکەی؟ وەڵا زۆر جار هەوڵم داوە زۆر جار هەوڵێم داوە کە هەمیشە سەیری خواری خۆ بکەم قسەیەکی شێ لە بۆ دنیا سەیری خواری خۆکە بۆ لایانی دینی سەیری سەری خۆ بکە دینە هاتوڵێ لە زانست و لە ئیمانە سەیری سەر و خۆت کە ئەم دوو شتەش لەبەرەوەی خزمەتی خەڵکی پێ بکەیت بۆی هەوڵی زیاتری بۆ بێت چونکە کە تۆ سەیری سەری خۆ بکەیت تموحی زیاترە بێ هەوڵی زیاتری بۆ بێت بەڵام ئەگە بۆ دنیا سەیری سەری خۆترکەی ئەو کاتە عاقبەتی باش نابێت. ئەو کەسانەی کە هەوڵە دەدایم سەیری سەر و خۆیان کەن و بە نمونە قەناعەتی بۆ بەشی خۆی نییە ئەبینێ کابراایەک چەند ساڵە تویەکەوە شەڕەنجی یا لەوانەیە بەرهەمی 50 ساڵی بینایەک بەکرد بێتیەوە ئەم گەنجێکڵێ بۆچی ئەو هێدی بۆ من نیمە ئەم جۆرە تێڕوانینە پێوانێەوە لە مرۆڤەکە کە لە ڕووی دەروونەوە نەئارام بێت بێگومان ئەگەر تۆ وا بیر بکەیتەوە دەروون نائارامە بێ ئەو کاتە تووشی گرفتی زیاتری شەبی تووشی ڕەنگە نەخۆشی دەرونیش بێ کات جناب ئێستا ماشەڵڵا بەرز دەستە جوڵێنیت هەیە ئێستا لە جیا کەوتووە شەلەل لێیاوە تا مەزرۆیە تەنها یەک پەرداغا بەرزەوە بگرێتەوە بەرزگاتەوە بۆ لای دەمی بەڵام توانای ئەوەی نییە ئایا ئەمە گەورەتی نیعمەت نییە بۆ تۆ لە ئێستاە؟ بێگومان من هەمیشە سوپاس و ستایشی خوای گەورەیەکەم کە و نیعمەتانی بە من بەخشیوە کاتێکی سەیری و کەسانەی شەکەم کاوە کەمەندا من و ناتوان وەکو من بجوڵێ ناتوان وەکو من مامەڵەگە خەڵکی بکەن ئەو کاتە زیاتر هەستەکەم کە من خوای گەورە بەخشیشی زیاتی پێبەخشیوە قەناعەت زۆر مهمە بێگومان من قەناعەتێکی زۆرم هەیە
انشاءالله لەسەر قەناعەتی بەردەوام بێ. قەت سەری سەر و خۆم نەکردو. گرنگە مرۆڤ سەیری خواروخۆیکە؟ بەڵێ زۆریش هیچ ناکات سەری سەر و خۆتکی. سلێکی کوردی هەیە بەڕێگەی خۆت قازراکش لەوە زیاتر پێویست ناکە. ئەو کەسانێک کە دایم سەر و خۆیانەکەی هەز ناکەی دایم لە جەنگان دایم لە نائارامیان دایم لە جەنگی دەرونیان ڕەنگە هەر پێشی نەکەی لەو بڕیانیم. باشە جەنابێت کە ماشەڵڵا لەشێکی ساخی لە بەردەم ناوەستاویت لەوانەیە کەسێک هەبێت لە ماڵەوەی سەر لە جێگا کەوت بێت تامەزرۆی بێتە بەردرکی سەراوکو تۆ پیاسەیە بکات ئەی ئەم بۆ تۆ خۆشبەختی نییە؟ زۆر 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 خۆشحاڵیە کەسێکە بینم قاچێکی نییە منە بینم ڕۆم بە ڕێگای خۆم کەسێک بەگە بینم دەستی نییە من نەتوانم شت بنووسم وانە؟ ئەم قەناعەتە نامانگەێنێ بە چێژی ژیان؟ زۆر ئەگە قەناعەت بە خۆتە بێت توانی چێژ لە ژیان وەرگرت ئەگەر نەت بێتەوە لە جگای خۆت داڕوەستیت. بەڵام بە تاکیدەوە ینی شتێک نییە ئەگەر هەوڵی بۆ بنەی با بڵین بەردەوام تۆ وەک بەڵێ لە ژێرەوەی ئەبێ دایمە سێری خواری خۆتکەی بۆی بە ئاواتەکانی خۆت بگەی. ئێمە باس لەوە ناکەین کە مرۆڤ هەوڵ نەدا بە نمونە جەناب ئەم تەکسی پێ لەشە ساغ بێت ناڵ لە ماڵە دانیشە تۆ ئەگەر ئەمڕۆنەیە دەرەوە کار و کاستی 3000 داخلەکە نایەتە ماڵە بۆت ئەبێ خۆت بچی هەوڵی خۆت ئێمە دایم لەگەڵ هەوڵدانین ئیسلامیش باس لەمە دەگەڵە هەوڵی خۆت دەداتە دوانی بەڵام باز لەوە دەکەین کەسانێکن بۆ نمونە سەیری ئەوە سەر و خۆیە کاڵە فڵان کەس بۆ ئەوێ هەیە بۆ من نیمە کە ڕەنگە تۆ ئەگەر هەوڵش بە نەگەێتە قەناعەتی نەگەێتە ئاستێ چکۆم ئەمە چارەنووسی ئەو چارەنووسی تۆش ڕەنگە شتێکی تر بێت ئێم باز لەوە دەکەین جەنابێت لە بەردەم ناوەستاوی ماشەڵڵا دوو قاچی ساخە هەیە بەڵام هەیە لە ماڵە لە جێگای کەوتووە قاچی نییە وەکو وتێکی بەناوبانگی ژێڵێ کەسێک من بۆ ئەوە گریان پێڵاو لە پێێنە وەڵام کەسەکە مینی قاچی نەبوو بزاد وایە بزاد وایە خۆی مشکلەی لەگەڵ ڕێزمان مشکلەی ئەم خەڵکی ئێمە ئەوەیە ینی قەناعەتی نییە کە تۆ قەناعەتت نەبوو ینی مەحاڵە بگەی بە خەونەکانە خەونی ئێمە لەوەیە تۆ قەناعەتی بە شتەکان هەبێ ینی من بۆ نمونە تەکسیم پێە قەناعەتم هەبێ بۆ 3000کە پێیاکەم نەک بڵێم وەڵام من تەکسیم پێەیە کەسێکی تر دوکاندارە یا هەر کەسێک بە پێ قیاسی خۆی ئیشەکە من بەمەی خۆم لەخوا بەزیابێ مرتاحم ینی هەوڵی ژێم لەگەڵ یا بەردەوام لەگەڵ یاڕۆم وی بگەمە ئامانجێکی خۆم. تۆ زانی هەموو کەسانەی کە دایم سەر و خوار خۆیانەکەن زۆر ئاسوودەترن لەو کەسانەی کە دایم سەر و خۆیانەکەن طبعاً وایە بالفعل قسەیەکی زۆر ڕاست زۆر جوان ینی تۆ ئەگەر سەیری خوار خۆت نەکەی ناگەی بە ئاواتەکانی خۆت. ئیسلامی شاهتوڵە تەنا بۆ دوو شت سەیری سەر و خۆت بکە یەکەم ئیمان دوم زانست ئەم دوو شتەش خزمەتی خەڵکی پێکرێت لەم دوو شتەیە ڕێگە پێدراوە بەڵام باقی شتەکان گەڵە سەیری خواری خۆت بکە. بزات تۆ ئەگەر سەروی لەو دوو حاڵەتەیە سەروی خۆت یانی یەکیان خوای گەورەیە ئەگەر تۆ ئەبێ هەر هەمومان سەر بۆ بەرزکەینەوە دووش ئەگەر سەیری خوارەوەی خۆت کرد دایمە شتە بچووکەکان نەبینی ینی شتی کەسازە بینی ینی دڵە بۆ ئەو کەسە ئەسووتێ ینی شتێک نایە بە نافتاکە بڵێ ئەمە لە من خراپترە بۆیە تۆ بە هەمیشە هەوڵی کە شتێکی باشتر بکەی چاو لە کەسی خواری خۆتکەی بە شتێکی کەمتر لە تۆ ڕازیە ینی ئەوە نییە تۆ بڵێ من بۆ نمونە کاکە سیارێکی باشی لە من بێ ئەم قەناعەتە ئەمانگەێنێ بە چێژی ژیان بالفعل تۆ ئەگەر قەناعەتێ هەبوو بە هەموو شتێکی ینی دڵنیا بە لەوە ئەگەر تۆ قەناعەتێ هەبوو بە شتەکان ینی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر ئەڕۆی نەک ڕۆژ بە ڕۆژ بەرەو دووە. ڕاو بۆ چوونەکانی هاوڵاتیان سەبارەت بەم بابەتەی کە خستمانە ڕوو مرۆڤ سەیری خوارخۆی بکات بەو جۆرە بوو زۆربەیان دەیانوت مرۆڤ دەبێ سەیری و خوار و خۆی بکات بۆ ئەوەی لە چێژی ژیان تێبگات. بە قەناعەتی هاوڵاتیان ئەگە مرۆڤ سەیری خوار خۆی کرد ئەو کاتە دەتوانێت چێژ لەوە بگرێت کە پێبەخشراوە بەڵام خۆ ئەگەر سەر و خۆی کرد بە دڵنیاییەوە بەردەوام لە جەنگێکی دەرونی لەگەڵ خۆیدا و ناتوانێت سوود لە ژیان ببینێ و ناتوانێت ئاسوودەی بەدەستبێنێت. بۆیە زۆر گرنگە هەروەکو چۆن هەم لە دراماکە هەم لە ناو بەرنامەکە باسمان لەوە کرد مرۆڤ سەیری سەر و خۆی بکات تەنها بۆ دوو شت یەکەم بۆ ئیمانداری دووهەم بۆ زانستێکە خزمەتی خەڵکی پێ بکات نەک زانستێک کە چاوەشەکاری پێ بکات و وەکو تیجارەت بەکاری بێنێت. ئەگەر زانست و ئیمان بەباشی بەکاری بێنین و لەم دوو شتە تەمەحمان بۆی هەبێت بە دڵنیاییەوە ئەتوانی خزمەت بە خۆمان و بە کۆمەڵگەی مرۆڤایەتیش بکەین. باقی شتەکانی دیگە سەیری خوار و خۆتکە وەکو باسمان لێوە کرد کەسانێکگەن ئەوەی تۆ هەتا ئەو نیەتی بە دڵنیاییشەوە لە خوار منەوە خەڵکی تر هەیە لە خوار ئەوەوە خەڵکی دیکە هەیە. زۆر جار لە ئەنتەرنێت زۆر جار لە تەلەڤیزیۆن دەبینین
کەسانێکمان هەیە تەنها لە شقلی کۆتەرەدارێکایە نەقاچی هەیە نەدەستی هەیە کەسانێک لە ڕێی خوادا ئەگەر خواردنەکان بەدەمیەوە ئەمە گەورەترین نیعمەتە کە من لێرا بە پێ وەستاوم کە کامێرمانەکەم بە پێ وەستاوە و دەتوانێت ئەم بەرنامە بگوازینەوە بۆ بینەران و سوودان پێ بگەێنین بۆیە زۆر گرە مرۆڤ قەناعەتی بۆ بەشە هەبێت کە خوا پێی بەخشیوە چونکە ئەگەر قەناعەت نەبوو بە دڵنیاییەوە چێژ لە ژیان وەرناگرین بۆیە هەر ئەوەندە ماوەتۆ بڵێین قەناعەت ئەو کلیلەیە کە دەرگای هەموو خۆشیەکانی ژیانی پێ دەکرێتەوە پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەستێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت